ساڵێکدا سێهەمین دیداری نێودەوڵەتی کارتۆنی کوردی سازەکرێت بێگومان ناوەندی حەوت ڕەنگەیەکێکە لە ناوەندە چالاکەکان و لە ئێستادا لە پێگەی بەڵێن تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕایگەیاندووە ئاماژەی بەوە کردووە کە ڕۆژی چواری مانگی داهاتوو سێهەمین دیداری نێودەوڵەتی کارتۆنی کوردی بە بەشداری ژمارەیەکی زۆر کە لە 34 وڵاتی دنیاوە بەشداریەکەن دەست پێ دەکات. بەختیار سەعید بەرپرسی ناوەندی حەوت ڕەنگە لە پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاماژەی بەوە کردووە کە ڕۆژی چواری مانگی داهاتوو سێهەمین دیداری نێودەوڵەتی کارتۆنی کوردی بە بەشداری کاریکاتۆریستی 34 وڵات ساز دەکرێت کە ئەو ڕۆژەش هاوکاتە لەگەڵ تێپەڕبوونی 9 ساڵ بەسەر کۆچی دوایی شاعیری گەورە شێرکۆبێکەس. هەروەها بەختیار سەعید ئاماژەی بەوەش کردووە سێهەمین دیداری نێودەوڵەتی کارتۆنی کوردی تایبەتە بە پۆرترێت بۆ شاعیری مەزن شێرکۆبێکەس و هەر لەو دیدارەدا پۆرترێتی ئەو شاعیرە گەورەیە پێشکەش بە بەشداربووان و سپۆنسەر و کەسایەتیەکان دەکرێت کە کارەکەش لەلایەن هونەرمەند هێمن قارەمانەوە داڕژراوە.